پێش کاتی تاکردنەوەکان پلان دابنێ و بە پێی خشتەکەوانەکان بخوێنە. هەوڵ بدە شوێنێکی ئارام و باش هەڵبژێری بۆ خوێندن. لە کاتی خوێندنی وانەکان ئاوی خواردنەوە لای خۆت دابنێ. سوود لە تێبینەکانی ڕۆژانەی مامۆستاکەت ببینە و بەپێی کەسایەتی مامۆستا پێشبینی پرسیارەکانی بکە. هیچ کات پشودان لە بیر مەکە. تەکنیکی 20 خولەک خوێندن و 5 خولەک پشودان بەکاربهێنە. دوور بکەوە لە شاشەکانی تەلەڤیزۆن و مۆبایل و هیتر هەتا ئەو ماوەیە. هەڵبدە کاتی گونجاوی خۆت بدۆزەرەوە بۆ خوێندن کە پێی دەڵێن کاتە وزە. متمانەت بە خۆت هەبێت کە سەر دەکەی. لە کاتی تاقیکردنەوەکان سەرەتا هەناسێ قوڵ هەڵمشە و بە ناونووسینی خۆت دەست پێ بکە. هەڵبدە لە پرسیار ئاسانەکان دەست پێ بکەیت و متمانی باشت بە خۆت هەبێت. هیچ کات مەهێڵە باش نەبوونی وانەکان کاریگەری بسەر بکاتە خوێندنی ئەوانی بکات. لە کۆتاییدا متمانەت بە خۆت هەبێت و تۆ چی بڕیا بدەی هەر ئەوە ڕوودەدات.